asking because they receive it. Oh, so you will distribute or Baghdad will send? We ask it, they say you receive it already from China. برادر به یارمەتیت That's good. That's ئەی فەخری شپۆڕ دەکەم کە لەگەڵ بەڕێز جەنابی قونسڵی گشتی وڵاتی چین لە هەرێمی کوردستان تەشریفیان هێنا و لە زنجیرەیەک کۆبنەوە کە بڕیارە بیکەین لە یەکەمین کۆبنەوەدا بۆ ئاڵوگۆڕی داواکاری و هەروەها پێداویستیەکان و ڕێکارەکانی ئێستا لە هەرێمی کوردستاندا دەگیرێت دوای ئەوەی ئەم بەڕێزانە سەردانی شاری بەغدایان کردبوو و ئێستا لە هەرێمی کوردستانن ئەمڕۆ چەند کۆبنەوەیەک و سەردانیان دەبێت دواتر بەیانیش سەردانی شاری سلێمانی دەکەن ئەم بەڕێزانە شارەزا و پسپۆڕن لە بواری نەخۆشی ڤایرۆسی نوێی کۆرۆنا کۆڤید 19 کە هەمومان دەزانین لە وڵاتی چین یەکەمین وڵات بوو تەشەنەی کرد لە هەرێمی هوبی لە شاری ووهان وڵاتی چین خاوەنی ئەزمونێکی گەورە و خاوەنی کارێکی گەورە بوو لە کۆنتترۆلکردن و چارەسەرکردن و هەروها ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە هەم وەکو یەکەمین وڵات هەم لە ڕووی ژمارە و قەبارەی نەخۆشیەکە هەروەها لە ڕووی شارەزایی و تەکنیکی کارکردنیان ئەم نەخۆشیە لەبەرەوەی ڤایرۆسێکی نوێیە یەکێکە لە نەخۆشیە گوازراوەکان پێویستی بە چەندین ڕێکار هەیە لە ئاستە جیاوازەکاندا لە ئاستی حکوومەت لە ڕووی کارگێڕی و ئیداریەوە چۆنیەتی تەعاملکردن لە ئاستی خۆپارێزی و ڕێکارەکانی خۆپارێزی و چۆنیەتی ڕوبەڕووبوونەوە و بۆ بەرەنگاربوونەوەی تاوەکو تا بکرێت خۆپارێزی لێ بکرێت و توش نەبێت هەروەها لە ئاستێکی زۆر گرین کە ئێستا ئێمە لە بواری کۆنتترۆلکردنین لە ئاستی کۆنتترۆلکردنی ئەم نەخۆشیە کۆنتترۆلکردن بەو مانایی کە ئەو ژمارەیە هەیە بەرەو کەمتر بچێت هەروەها ئەو ژمارەیە زیاتر نەبێت و تەشەنە ڕوونەدات تەشەنەکردن بە مانای وەبا ئەو بڵاوبوونەوە زۆرە بەڕێزان وەروەها لە ئاستی چارەسەریش بەشێکی گەورە و گرینگە بۆ کەسانەی توش بوونە و نەخۆشن و خاوەنی یان هەڵگری ئەم ڤایرۆسن وڵاتی چین بەڕێستان هەمووتان بینیتان لەسەر ئاستی دنیادا ئێستا زۆربەی وڵاتان بە تایبەتی ڕخراوی تەنسی جیهانی لە دوهەمین راپۆرتی وردەکاریدا زۆر بە جددی کاری لەسەر وەرگرتنی زانست و زانیاری و شارەزایی لە وڵاتی چین کردووە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەردەست بەجێ دوای ئەوەی ئەم نەخۆشیە لە وڵاتی چین هەبوو ڕێکارەکان خۆناغ بە خۆناغ لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان و بە ڕێنمایی و ڕاستپاردەکانی بەڕێز جەنابی سەرۆکوەزیران دەست پێکرا و کاری جددی و گەورە کرا و تا ئەمڕۆژ ئێستا ئێمە لێرەین قۆناغەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر و باشتر دەکرێت لەگەڵ ئەوەشدا ڕوبەڕووی سەرهەڵدان و بوونی ئەم ڤایرۆسە لە هەرێمی کوردستاندا ئێستامە لە قۆناغی کۆنتترۆلکردن و قۆناغی چارەسەرکردن داین بەڕێزان ئەمڕۆ وڵاتی چین یەکەم جار نییە کە هاوکاری هەرێمی کوردستان دەکات بە تایبەتی لە بواری پزیشکیدا من جارێکتر دەمەوێت سوپاسی بەڕێز کونسڵی گشتی و وڵاتی چین و هەموو هاوڵاتیانی دۆستی هەرێمی کوردستانی هاوڵاتیانی چینی بکەین کە لە ڕۆژانی شەڕی داعش بە هەمان شێوە بڕێکی باش لە پێداویستی پزیشکی و ئامێری پزیشکیان بۆ هێناین بەر لە چەند ساڵێک و ئێمە سوپاسیان دەکەین کە ئێمەیان لەبیر بووە تەنانەت مانگی پێشوو هەندێک ژمارەیەکی باش لە ماسکەکانیان بۆ هەرێمی کوردستان هێنا هەر لێرە وەرمانگرت و هەفتەی ڕابردوو هەمووتان ئاگادارن کە ژمارەیەک لە تێستەکانی دەستنیشانکردن یان پشکنینی تاقیگەیی بۆ هەرێمی کوردستان هێنا ئەمڕۆژ ژمارەیەکی تر لە ماسک بۆ وەزارەتی تەندروستیانەیە بۆ ئەوی داوەشی بکەین بەسەر نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان سوپاسیان دەکەین و بەڵێنیان داوە وێڕای ئەوەی کە ئەم چەند ڕۆژە ئەم شارەزایە و ئەم پزیشکە بەڕێزانە لە هەرێمی کوردستانن بۆ بینین و ڕاستپاردەکردن و وەرگرتنی تەجروبەی وڵاتی چین لە هەمان کاتدا هەڵسەنگاندنی ئەو ڕەوش و ڕێکارەی لە هەرێمی کوردستاندا دەکرێت زنجیرەیەک کۆبنەوە لەگەڵ پزیشکان و پسپۆڕان و هەموو ئەو کەسە پەیوەنددارانە دەکەن لە هەرێمی کوردستان کە ئێستا لە بوارەدا کار دەکەن لە هەمان کاتدا بەڵێنی داوە کە لەگەڵمان لەسەر هێڵ بن
هاوکاری زیاتر و باشترمان بۆ دابین بکەن جارێشتر سوپاسی بەڕێزیان دەکەین بە خێراتنیان دەکەین بۆ ئومێدەین بۆ هیواین ئێمە بتوانین سوودێکی گەورە لە وڵاتی چین وەربگرین دۆخی نەخۆشەکان خۆشببختانە سپاس بۆخوا زۆربیان زۆریان زۆر باشن و هیچ حالەتێک ئێستا لە هەرێمی کوردستان لە بارێکی زۆر ترسناکدا نییە کە لە چاودێری چڕ بێ و خوانە خواستە ترسناچێ بێ لە کاتی ئەمڕۆ لە کاتی ئێستادا و ئەوانەی کە دەخریج دەکرێن لە بەتەندروستێکی باش دوای ئەوەی پشکنەکانیان نێگەتف دەگرێت ئەوانە دەستنە ماڵەکانیان و خۆشببختانە یەکێک لە نەخۆشەکان کە باری تەندروستی ناجێگیر بوو چونکە خۆشی دووجیان بوو و باری ماوەی پێشوو لە دۆخێکی ترسناکدا بوو بەڵام خۆشببختانە سپاس بۆ پزیشکان و کارمەندانی تەندروستی سپاس بۆ هەموو ئەوانەی کە خزمەتێکی گەورەیان پێگەیاند و چاودێریەکی چڕی باشیان کرد خۆشببختانە بەرەو چاکبوونەوە چوو و گەڕایەوە ماڵەوە دوای ئەوەی کە چارەسەری تەواوی وەرگرت وەکو ئێمە کۆبنەوەیەکمان لەگەڵ هەموو قونسڵگەریەکان کرد لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و بە نووسراوی فەرمیش داوامان لێ کردوون تا ئێستا وڵاتی سین یەکەمین وڵات بووە پێشەنگ بووە لە دابینکردنی پێداویستەکان بەڵام هەندێک وڵاتی تر بەڵێنیان داوە کە لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە کە هاوکاری حکوومەتی عێراق بکەن و ئێمە ئومێدمان وایە کە بەڵێنەکانی پێمان درراوە و چەند وڵاتیشتر بەڵێنیان بە هەرێمی کوردستان داوە پێداویستمان بەڵام ئێمەش چاوەڕێ ئەوین هەر پێداویستێک بێت ئێمە لە بەردەم ڕاگەیاندنەکان باسی دەکەین و سوپاسی هەموو ئەو وڵاتێک دەکەین.